پارتی بۆ ناو هەڵبژاردن پەلکێش کرا و لە بەغداش داواکاریەکانی جێبەجێ نەکرا. ستاندەر مەرجی وەزارەتی دارایی عێراق بۆ ناردنی موچەی پێشمەرگە و هێز ئەمنیەکان ئاشکرا دەکات. زانیاری نوێ لەبارەی پلەبەرزکردنەوەی فەرمانبەران و هاوتاکردنی موچەی خانەنشینان ئاشکرا دەکرێت. سڵاوتان لێبێ لە ستاندەرەوە گرنگترین هەواڵەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین. ئەمڕۆ دەستەی دادوەری هەڵبژاردن لە ئەنجومەنی باڵای دادوەری عێراق بڕیاری تەرخانکردنی 5 کورسی لە پەرلەمانی کوردستان بۆ کۆتاکاندا. دابەشکردنەکەش بەو شێوەیە 2 کورسی بۆ سلێمانی و 2 کورسی بۆ هەولێر و 1 کورسی بۆ دووهۆک کە لەو 5 کورسیە 2 دانەیان بۆ مەسیحی و 2 دانەیان بۆ تورکمان و کورسیەکەی دووهۆکیش بۆ ئەرمەنیەکان دەبێت. پارتی پێشتر لە ڕێی سکاڵاکەی مەسرور بارزانی و لایەنە تورکمانی و مەسیحیەکانی نزیک لە خۆی داوای لەلایەنەکانی بەغدا و دادگای فیدراڵی کردبوو کە هەر 11 کورسیەکە بگەڕێتەوە و کورسیەکانی پەرلەمانی کوردستان ببێتەوە 111 کورسی و 11 کورسیەکەش دابەش نەکرێت و بە شێوەی گشتی بێت بۆ پێکاتەکان. بەڵام دەستەی دادوەری بڕیاری داژمارەی کورسی کۆتاکان بکرێت بە 5 کورسی و بەسەر بازنەکانیش دابەش بکرێت. بە جۆرێک تەنها 3 کورسی دەکەوێتە سنووری ئیدارەی پارتی. بەڵام بەهۆی ئەوەی پارتی سکاڵاکەی پێشتر تۆمار کردبوو ئێستا ناتوانێت پابەند نەبێ بە ئەنجامەکەی. وەزارەتی دارایی عێراق حکوومەتی هەرێمی کوردستانی ئاگادار کردوتەوە تاوەکو لیستی موچەی پێشمەرگە و هێز ئەمنیەکان بە تەواوی وردەکاریەوە نەنێرێت ئامادەنین موچەی مانگی 4 پێشمەرگە و هێز ئەمنیەکان خەرج بکەن. ئەوە لە کاتێکدا پێشتر لە مانگی ڕابردوو حکوومەتی عێراق ڕازی بوو بۆەوەی تەنها کۆدی موچەخۆرانی هێزی ئەمنی و پێشمەرگە بنێرێت بۆ ئەوەی کە موچەکانیان خەرج بکرێت. بەڵام ئەم مانگە بەبێ ناردنی ناوی تەواو وردەکاریەکان حکوومەتی عێراق تاوەکو ئێستا ڕازی نییە موچەی هێزی پێشمەرگە و هێز ئەمنیەکان بنێرێت. لە کاتێکدا ناردنی موچەی مەدەنی تەواو بووە ئەوە لە چوارچێوەی توندکردنی فشارەکانە بۆ سەر حکوومەتی هەرێم بۆ پابەندبوون بە بڕیارەکانی دادگای فیدراڵی و ڕێکارەکانی پێدانی بەشە بودجەی هەرێمی کوردستان بە گوێرەی یاسای بودجەی عێراق. وەزارەتی دارایی هەرێم ڕایگەیاند بۆ موچەی مانگی 5 لیستی موچە ئاراستەی بەغدا دەکەین. یەکێکیان لیستی یاسایی وەک مانگەکانی پێشوو، لیستێکیش بە پلەبەرزکردنەوەی فەرمانبەران و هاوتاکردنی موچەی خانەنشینان. ماوەی 10 ساڵە حکوومەتی هەرێم بە بیانووی قەیرانی دارایی بەنایاسایی پلەبەرزکردنەوەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی ڕاگرتووە. ئەگەر پلەبەرزکردنەوە دەست پێ بکاتەوە 2 پلە بۆ هەر فەرمانبەرێک دێتەوە چونکە هەر 4 ساڵ جارێک پلەک دەگەڕێتەوە. با گوێرەی زانیاریەکان سەرجەم وەزارەتەکان لیستی فەرمانبەرانیان بە پلەبەرزکردنەوە و خانەنشینانیان بە هاوتاکراوی بۆ وەزارەتی دارایی ناردووە و دوای تەواوبوونی وردبینی وەزارەتی دارایی هەرێم بۆ بەغدای ڕەوانە دەکات. ستاندەر نیوزمان پێشکەشکردن شاد و کامەران بن.